ناهێڵێ ئیسفادە لەو ئاوا بکەی کە لە پارشێوە خواردوتە. ئەو چایی کە لە پارشێوە ئەیخۆیتەوە ئەبێتە هۆی لە دەستدانی بڕێکی زۆر لەو ئاوەی کە لە هەمان کاتا خواردوتە بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژەکە تونید نەبێ. لەبەرەوەی چا خواردنەوەیەکی مدەڕیرە واتە میسپێکەرە. ئەگەر بۆ نمونە پیاڵەیەک چا بخۆیتەوە ئەبێتە هۆی لە دەستدانی بڕێکی بۆ نمونە 2 پەرداخ ئاو لە هەمان کاتا. ئەگەر بڕەکە زیاتر بێ بە نمونە 2-3 پیاڵە چا بخۆیتەوە 2-3 پەرداخ ئاو یاخود هەموو ئەو ئاوی کە لە پارشێوە خواردوتە پێش ئەو کاتی نیوەڕۆیان پێش کاتی ئەوەی کە لەشت وشک بێتەوە هەمووی لەدەست ئەدا لە ڕێی میسکردنەوە. و بە هەمان شێوە ئەم نمونەیە بۆ خواردنی سوێر و بۆ خواردنی شیرینی لە پارشێوە بە هەمان شێوە ڕاستە. بە نمونە ئەگەر خواردنی سوێری زۆریان خواردنی شیرینی بخۆیتەوە ئەبێتە هۆی ئەوەی ئاوێکی زۆر لە خانەکانتەوە ڕائەکێشێ بۆ هاوسانکردنەوەی ئەو شیرینی و سوێریە لە هەمان کاتا لە دەستدانی ئەو ئاوە. بۆیە ئێمە ڕێنماییمان وایە لە پارشێوانە دوورکەوینەوە لە خواردنی زۆری سوێر و شیرینی و لە هەمان کاتە خواردنی چاش کە مادەیەکی مدەڕیرە و میزت پێ ئەکات و ناهێڵێ ئیسفادە لەو ئاوا بکەی کە لە پارشێوە خواردوتە. کاتێک کە ئەڵێن کەمترین شیرینی و سوێری لە پارشێوە بخورێت لەبەر ئەم هۆکارەیە کە شیرینی و سوێری ئەبێتە هۆی ئەوەی خانەکانی لەش وشکەکەنەوە و گورچیلە بۆ ئەوەی خۆی لەم شیرین و سوێریە نەجات بات ناتوانێت بە تەنیا بیان خاتە دەرەوە. ئەبێ بڕێکی زۆر ئاویش لەگەڵ یانە بڕاتە دەرەوە لە ڕێگەی میزەوە کەواتە تۆ بەم هۆکارەوە ئاوێکی زۆری لەشت لەدەستدا لەبەرەوەی سوێری و شیرینی زۆرت خوارد بوو و بە هەمان شێوە بۆ چاو بۆ قاوە بۆ ئەو مادان بۆ ئەو خواردنەوانەی کە مدەڕیریان تایە واتە میسپێکەریان تایە. سمارت وەرچەرخانە.